ئەم کاتتان باش بیسەرانی هێزان لە ڕادیۆ دەنگێگەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی 5 ئەیلولی 2025 پێشکەش دەکەین کاتژمێردا با کاتی ناوەندی ئەوروپایە. مستەفا قەرەسوو ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کاجەکە سەبارەت با پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و سیاسەتەکانی دەوڵەتی تورکیا سەبارەت با سووریا وەڵامی پرسیارەکانی تەلەڤیزیۆنی میدیا خەبەری دایەوە. قەرەسوو ڕایگەیاند کە مامەڵەی ئاکەپە مەهەپە و بەڕێوەچوونی ئێستای کۆمیسیۆن با گوێرەی پرۆسەکە نییە و وتیشی بەبێ ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتی ئینتیگراسیۆن ناکرێت و ئینتیگراسیۆنی بەو شێوە درێژەپێدانی ئاسیمیلێکردن و کۆمەڵکوژیە. قەرەسوو کۆبوونەوەکەی 28 ئابی لەگەڵ ڕێبەرەوە جەلان با کۆبوونەوەیە کە زۆر دواخرا وەسف کرد و وتی لەم پرۆسەیەدا کە بۆ دیموکراتیزەکردنی تورکیا و چارەسەرکردنی پرسی کورد گرنگێکی خۆی هەیە دەبێت بە شێوەیەکی دروست لە ڕۆڵی سەرەکی دانوستانکاری ڕێبەرەوە جەلان تێبگەن. هەروەها قەرەسوو لە وتارەکەیدا سەرنجی بۆ ئەم خاڵانە ڕاکێشاوتی دواخستنی پرۆسەکە قبول ناکرێت و پێویستە دەست بەجێ زەمینە بۆ ئەوەی کە ڕێبەرەوە جەلان بە ئازادی کار بکات خۆش بکرێتیشی ئەم ڕێگا بۆ ئەمە ڕێگا بۆ چارەسەری خۆش دەکات. هەروەها هەر هەنگاوێک کە دوا بخرێت مەترسیە و ئاماژەی بۆ کردکە بۆ دیموکراتیزەکردنی تورکیا و چارەسەری پرسی کورد دەبێت چاوپێکەوتنەکان بە پەلە ئەنجام بدرێن و ڕێبەرەوە جەلان بتوانێت بە تەواوەتی ڕۆڵی خۆی جێبەجێ بکات. قەرەسوو هەروەها سەرنجی بۆ دۆخی ئێستای ناوچەکە ڕاکێشاوتی ڕێبەر ئۆجەلان دانووسانکاری سەرەکی و مخاتەبی پرسی کوردە و مخاتەبی دیموکراتیزەکردنی تورکیاشە. تەفگەری ئازادی کورد دەیان ساڵە خەباتی دیموکراتی دەکات و ناکرێت ڕێبەر ئۆجەلان لا دیالۆگی درێژخایان دوور بخرێتەوە. هەروە قەرەسوو تیشی ڕێبازی ئاکەپا بۆ پرۆسەکە و لێدوانەکانی ئەردۆغان و هاکان فیدان زمانێکی نەرێنی و شەڕەنگێزانەی و میدیاکانی ئاکەپەش هەمان زمان بەکاردەهێنن. دەشڵێت زمانی هەڕەشەکان ناتوانێت ڕێگری لا چارەسەرکردن بکات و با پێچەوانە ڕێگری لا پرۆسەکە دەکات. دەست پێشخەری عەرەبی بۆ ئازادی ڕێبەرەوە جەلان سێمینارێکی لەسەر پلاتفۆرمی زۆم بە ناونیشانی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک ڕێخست. سێمینارەکە لە چوارچێوەی کەمپەینی ئازادی جەستی ڕێبەرەوە جەلان بەڕێوەچوو تێیدا ئەکادەمیسیان و ڕووناکبیرانی عەرەب و کورد لە میسر و لوبنان و عێراق و سووریا و تونس بەشداریان کرد. هەروەها بەشداربووان گۆڕانکاریە بنەڕەتیەکانی تێکۆشانی ڕێبەرەوە جەلان و ئاسۆکانی چارەسەری پرسی کورد و ڕۆڵی پرۆژەی نەتەوەی دیموکراتیک لە سەرکردنی قەیرانەکاندا و هەڵوێستی هەرێمی و نێونەتەوەی پەیوەندیدار با پرسی کوردیان تاتوێ کرد. هاوکات ڕۆڵی ژنان لە بەدیهێنانی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و پرسی ئینتیگراسیۆنی دیموکراتیک و ڕێگەی بەدیهێنانی متمانە لە نێوان کەلتور و پێکهاتەکانیش تاوتوێکرا. لە بۆچوونەکانی بەشداربووندا گرنگی استراتێژی نوێ کە لەلایەن ڕێبەر ئۆجەلانەوە دیاری کراوە خراە بەرباس و لە هەمان کاتدا گرنگی تێڕوانینی ژیانی هاوبەش لە نێوان پێکهاتەکانی ناوچەکەدا وەک خاڵێکی سەرەکیش هەڵسەنگێنرا. بەشداربووان ئاماژیان بەوە کرد کە کورد ناتوانێت بەبێ گەلی عەرەب و گەلی عەرەبیش ناتوانێت بەبێ گەلی کورد بژی. باسییان لەوەش کرد کە چارەسەری پرسی کورد با گۆڕینی یاسا نێونەتەوەیەکان و پێشخستنی ڕۆڵی ژنان لا گواستنەوە لە شەڕی چەکداریەوە بۆ سیاسەتی دیموکراتیک دێتاکایەوە. هەروەها بەشداربووان داوایان کرد لە دەوڵەتە نەتەوەییەکان کە بگەڕێنەوە بۆ یاساکان و خاڵە پەیوەستەکانی هاوبەشی لێبوردووی بڵاوکردنەوەی چاکە و بێلایەنی وەک یەک بۆ هەموو کەسێک لە بەرچاو بگرن و هاوکات گرنگی ڕۆڵی ژن لە پەرەپێدانی سیاسەتی ئاشتی دیموکراتیک وەک خاڵێکی سەرەکی ناوزەتکرا. بە گوێرەی ئاژانسی هەواڵی هاوار نیوز لە میانی سەردانی فەرماندەی ناوەندی ئەمریکا سینتکۆم ئەدمیرال براد کوپەر بۆ باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لەگەڵ
فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە مەزلوم عەبدی کۆبووەتەوە. بە پێی سەرچاوەکان براد کوپەر پاڵپشتی ئەمریکای بۆ قەسەدە دووپات کردوێتەوە و لەگەڵ جەخکردنەوە لە هەماهەنگیەکانیان پێوەست بە بەرەنگاربوونەوەی تێرۆر و پاراستنی کەمپەکان و زیندانەکانی داعش. لە کۆبوونەوەکەدا گفتوگۆ و دانووسانەکان لەگەڵ دیمەشق تاوتوێکراون و مەزلوم عەبدی جەختی کردوێتەوە لەسەر پابەندبوونیان با درێژەدان بە دانووسان و جێبەجێکردن و ڕێککەوتنی دەی ئادار. هەروەها مەزلوم عەبدی دووپاتی کردوێتەوە پێویستە دیمەشق هان بدرێت بۆ کارکردن و هەنگاوناو لە پێناو دروستکردنی متمانەدا. لە حەلەبی سووریا بە بەرپرسانی ئیداری خۆبەڕێوەبەری دیموکراتیکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە و ژمارەیەک لە کاربەدەستانی حکوومەتی ڕاگوزەری سووریا کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەیاندا گفتوگۆ لەبارەی ئاڵۆزیەکانی ئەم دوایانەی حەلەب و جم و جۆڵی هێزەکانی حکوومەتی ڕاگوزەر لە دەوروبەری گەڕەکەکانی شێخ مەقسوود و ئەشرەفی و هەروە بەردەوامیدان بە پێکهێنانی بەندەکانی ڕێککەوتنی یەکی نیسان سەبارەت بە هەردوو گەڕەکران و باسیش لە میکانیزمی دروستکردنی لێژنەیەک بۆ پێکهێنانی بەندەکان کرا. هەردوو لایەن ڕێککەوتن لەسەر ڕاوەستاندنی گرژیەکان و جم و جۆڵە سەربازیەکانی هێزەکانی حکوومەتی ڕاگوزەر لە دەوروبەری هەردوو گەڕەکەکان. جێی ئاماژەیەکە لە یەکی نیسانی ئەمساڵ ئەنجومەنی گەڕەکەکانی شێخ مەقسوود و ئەشرەفی و حکوومەتی ڕاگوزەر ڕێککەوتنێکی چواردە خاڵیان واژۆ کرد کە تایبەتە بە پەرەپێدانی پێکەوە ژیان و پاراستنی دانیشتوانی ئەو دووگەڕەکە و قەدەغەکردنی ڕووداوە سەربازەکان و ڕێخستنی ئاسایشی ناوخۆ و ئاسانکاری بۆ هاتوچۆی دانیشتوانی ئەو دووگەڕەکە و هەروەها پێکهێنانی لێژنە بۆ جێبەجێکردنی بڕگەکانی ڕێککەوتنەکە. چەتەیەکی حزبی ئیسلامی تورکستانی و فەرماندەیەکی دەستەی تەحریرە شام هاتەشە لە بردومانەکەی سەرڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی حەلەبدا کوژراون. فڕۆکەیەکی بێ فڕۆکەوانی نەناسراو لە سەرڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی حەلەب ئۆتۆمۆبیلێکی کردە ئامانج و ئۆتۆمۆبیلەکە دوو سەرنشێنی تێدا بوو، هەردووکیان لە هێرشەکەدا کوژراون. بە گوێرەی هەواڵێکی ئاژانسی هاوار ئەبوو فاروق ئیغۆری لە حزبی ئیسلامی تورکستانی و ئەبوو سەلامە فەرماندە لە دەستی تەحریرە شام هاتەشە لە نێو ئۆتۆمۆبیلەکەدا بوون و کوژراون. ئامادەکاریەکان بۆ 33هەمین فستیڤاڵی نێودەوڵەتی کەلتوری کوردی بەردەوامە و بڕیارە فستیڤاڵەکە ڕۆژی 11 ئەیلول لە شاری دۆرتمۆندی ئەڵمانیا بە ئەنجام بدرێت. ئەنگین سەفەر هاوسەرۆکی کەجەدەکەی ئەوروپا و ئەندامی کۆمیتەی ڕێخستنی فستیڤاڵەکە سەبارەت بە ئامادەکاریەکان ڕایگەیان فستیڤاڵی نێونەتەوەی کەلتوری کوردی لە ساڵی 1992 بەردەوام و ئەم ساڵش بە دروشمی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک بەڕێوە دەچێت. وتیشی فستیڤاڵەکە تەنیا کۆبوونەوەیەکی ڕۆشنبیری نییە بەڵکو گربوونەوەیەکی سیاسیە. هەروەها ئەنگین سەفەر ڕاشیگەیان کە پەیامەکانی ڕێبەرۆجەلان مانایەکی زۆریان بۆ گەلی کورد هەیە. وتیشی هەردەقەیەک یا پەیامێکی ڕێبەرۆجەلان ئیلهام بەخش و جۆش و خۆشێکی گەورە لە ناو گەلەکەماندا دروست دەکات. هاوکات لەگەڵ ئامادەکاریەکان بۆ فستیڤاڵەکە چاوەڕوانی پەیامێکی ڕێبەرۆجەلان دەکرێت بۆ فستیڤاڵەکە و سەبارەت بە ئامادەکاریەکانیش ئەنگین سەفەر ڕایگەیان هەموو ڕێخستنەکانمان بە ڕۆحی سەفەربەریەوە کار دەکەن. خالیدا تورکۆغلو وتەبێژی ئەنجومەنی ژنانی پارتی یەکسانی دیموکراسی گەلاندەم پارتی لە ناوەندی گشتی پارتەکەی لە ئەنقەرە سەبارەت بە پرۆسەی هەشتی و چەندین بابەتی دیکەی ڕۆژ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا هەڵسەنگاندنی کرد و ڕایگەیاند کە تێرۆرکردنی پەرلەمانتاری مێردینی پارتی دیموکراسی دەب محەممەد سینجار هەروە ئاماژەی بە تێرۆرکردنی سینجار و کوشتنی هەوڵی وتیشی کە تێرۆرکردنی سینجار کوشتنی هەوڵی ئاشتی خوازی بوو. خالیدا تورکۆغلو وتیشی بانگەوازی بەڕێز ئۆجەلان بانگەوازە بۆ ئاشتی و ڕەخساندنی هیوایە بۆ کۆمەڵگە و وتیشی وەک ژنان بۆ مەزنکردنی ئەمە هیوایە و بنیاتنانی ئاشتێکی شکۆدار کار دەکەین. لە بەردەوامی قسەکانیشیدا باسی لەوە کرد کە کۆمسیۆنی پەرلەمان پێویستە گوێ لە دایکانی ئاشتی و شەمە بگرێت و بازووی هەنگاوی پێویست بنێت و وتیشی پێویستە هێرشەکان بۆ سەرماف و دەستکەوتەکانی کورد بوەستێنرێت و
زمانی دایک بپارێزرێت و سیاسەتی قەیوم کۆتایی پێبێت و دیموکراسی ناوچەیی بەهێز بکرێت. هەروە وتەبێژی دەم پارتی ڕاشتیگان شۆڕشی ڕۆژاوە هەڕەشە نییە بەڵکو شەڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڕەشەن و ژیانی ژنان تاریک دەکەن و تیشی هەڕەشەی ڕاستەقینە ئەو چەتانن کە ژنانی عەلەوی و دەروزی دەکوژن و پێویستە دان بە ئیرادەی گەلانی سووریادا بنرێت. هەروەها خەلیدە تورکوغلو ئاماژەی بەوە کرد کە لە مانگی ئابدا لا تورکیا 23 ژن کوژران و 44 ژنیش بە شێوەی گوماناوی گیانیان لەدەستداوە. دەستگای یاسایشی هەرێم لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردەوە شەوی 2 ئەم مانگە ڕۆژنامەنووس و چالاکوان هێمن مامەند لا گەڕەکی عقاری شاری سلێمانی لەلایەن 2 کەسی ماتۆر سوارەوە کە دانیشتووی شاری هەولێر بنەسڵاون بە ناوەکانی شێڕێمێ سێ و هەروەها سێهێڕێمێ درایە بە دەستڕەژی گولە و بە 2 فیشەک بریندارکرا. دەستگای یاسایشی هەرێم ئاماژەی بەوش کردووە کە لەسەر ئەم ڕووداوە دەستگای یاسایشی هەرێم بە بڕیاری دادوەر بە پێی مادەی 31 لە یاسای سزادانی عێراقی فەرمانی دەستگیرکردنی بۆ تۆمەتبارانی ڕووداوی تەقەکردنەکە دەرکردو بە پێی بەڵگەکان ئەندامانی تیمەکان دەستگیرکراون و 2 تۆمەتباری دیکەش لە ئەنجامدەرانی تاوانەکە بەرەو پارێزگای هەولێر هەڵاتون. هەروەها وتویشیانە لە ئەنجامی لێکۆڵینەوەکان دەرکەوتووە کۆی پلانەکان بەرنامەدا ڕێژراو بووە بۆ تاوانێکی ڕێکخرا و مەبەستیان تێرۆرکردنی چالاکوان و ڕۆژنامەنووس هێمن مامەند بووە. دەستگای ئاسایشی هەرێم ئاشکراشی کردووە لە داهاتوودا وردەکاری پلانەکە و زانیاری لەسەر بکێرانی ئەم هەوڵە تێرۆرکردنە بۆ ڕایگشتی دەخەنە ڕوو. لە شارەدەی حاجیاوای سەربایداری ڕاپەڕین لە باشووری کوردستان ساڵیادی مزەفەر حوسێن و 2 کوڕەکەی بەناوەکانی محەممەد و مؤمن بەرز ڕاگیراکە لە بردومانەکەی دەوڵەتی داگیرکەری تورکدا لە 4 ئەیلولی 2024 لەسەر ڕێگەی شارەدەی خەلەکان شەهید بوون. لە مەراسمەکەدا دانەر برزوو لەسەر ناوی خانەوادەی شەهید وتاری پێشکەش کرد و دواتر مامۆستا دڵشاد ڕانیەوە بە نوێنەرایەتی مامۆستایانی دەڤەری ڕاپەڕین وتارێکی پێشکەش کرد و پشتیوان عەبدوڵڵاه چالاکوانی مەدەنی وتاری پێشکەش کرد و تیشکی خستە سەر تاوانی شەهیدکردنی منداڵی بێتاوان. بۆ هەمیشە شادیمان لێبوو بەشین بەڵێ لەو ڕۆژەدا منێک کەم زەفەری مامەم مامۆستا و قوتابخانەم بوو لە باب من زیاتر دڵسۆز و ئاگدارم بوو نەک تەنها بۆ من بۆ خانەوادەکەشمان چرا و هێز و کۆڵەگە و پاڵپشت بوو بۆ هەمیشە لێیان دوور خستمەوە بەڵام بە شێوازێکی وا کارە ساتبار کە وێنای تراشیدیای کارە ساتەکەم لە خەویشە لە بەرچاولا ناچن. منێک کە تازە دڵم بە ژیان خۆش بوو تازە لەگەڵ دایک و باوک و خوشک و براکانم وەک خێزانێکی ئاسوودە و بێکێشا نەخشە ڕێژیمان دەکرد بۆ ژیانێکی دوور و درێژ. باسی چی بکەم کە ئاسمانێک جێگەی باڵندە و ئەستێرە و خۆشەویستی و میهرەبانیە لای من بۆتە ترسێکی گەورە چونکە ساڵێک لەمەوبەر لەو ئاسمانەدا باڵندەیەکی بێگیانی غەزەبدار گڕی لە هەموو ژیانی ئێمە بەردە. ئەو خێزانە جوانەی ئێمەی تێکشکاند باوکو و هەردوو براکانمیان لەبەرچاوی هەموو دنیا بە نوێژی نیوەڕۆ بە غەدرێکی گەورە بە ناحەق و زۆر بە بێویژدانانە شەهیدیان کردن و سوتاندنیان. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن بمێنن لە خێر و خۆشیدا.